روشلاد روح ذكم بفيدا صالي لتدرب آخر يردم ولاد باهم ودني نادم بستيل خاك ولاد ليرك الشر ليتم نليا وراهلا ليرك جاوبتو أيوب رمضاني ناسراو بآوارە ڕۆژی شەهیدبوونی گۆرانی و بەستە دەڵێ ئاوارە کوڕەلاوێکی تەمەن 25 ساڵە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتبوو بۆ شەڕی چەکدارانی داعش لە شەڕێکی سەخت کە هاوکات MRT هەبووی تۆمار کردووە لە محوەری ناوەران بە سەختی بریندار بوو دواتر شەهید بوو. ما أول تيمي بون كشوينا ناو جندي فازليا 3 ساعات ونيم شغل كرد 4 دقيقة بتواوي هم طرف داعش وهم إمتى ما كرد. لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ لە سنووری ناوەران هێزەکانی پارتی ئازادی کوردستان هاوشانی هێزەکانی پێشمەرگە بەشدار بوون و لە ماوەی شەڕی داعش پارتی ئازادی کوردستان هەتا ئێستا 9 شەهیدیان داوە. 5 بریندارمان هەبوو سەرەتا بریندار بوو کاک ئاوارەش برینداری دیکەمان کاک ئەردەڵانی خوسرەوی فەرماندەی لێ هاتووی هێزی خۆشەوی خەریری پارتی ئازادی کوردستانە کە زۆر بە توندی بریندار بوو هەموو بریندارەکانیشمان لە ڕووبەڕووبوونەوە لەگەڵ هێزەکانی داعش بریندار بوون و هەمویان یان قەناسەیان وێکەوتبوو یان دۆشکیان وێکەوتبوو هیچیان بە TNT شەهید نەبوون. گوندی فازڵیە 15 کیلۆمەتر دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی مووسڵ و ڕۆژی 24 مانگ لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستان و پارتی ئازادی کوردستانەوە کۆنتڕۆڵ کرا و تەنیا گوندێک بوو کە بە سەختی چەکدارانی داعش بەرگریان تێدا کرد. ئاڵاوشیار NRT